چەندین ڕۆژنامەنووسی باش هەیە لە کوردستان من ناوێرم بڵێم فلانە کەسم کە دەیان کەس عازز دەبێت الحەمدوللا دەیان ڕۆژنامەنووسی باش پێیا بووە لە کوردستان و ئەوانە ئێستا لە کایەدانە و لە خەباتدانە ئەگەر لە باسی مردووەکان بکەم مامۆستا حلمی شەریف چاکترین ڕۆژنامەنووسی کوردی بوو طبعا لە جیلی ئێمە لە پێش ئێمە ڕۆژنامەنووسی گەورەی کورد مامۆستا برای ئەحمەد بوو کە ئەوەل گۆڤاری گەلاوێژی دەرکردو و نووسینی کوردی داهێنا بەو شێوەی ئێستا و ئەو کوردی زمانی کوردی پاکردەوە لە کەلیماتی بێگانە و ئەو کورد ڕەوانەی کە ئەو شتی چیرۆکەکانی پێنووسیەوە مەسەلەن ئێستا ئەوە بۆتە زمانی ئەو سەردەما بەڵام لە ئێستا ماشەڵڵا زۆرمان هەیە ئەملیان درێژ بێت هەموو ڕۆژنامەنووسن و ناوێرم ناوی کەسێ بڵێم ڕۆژنامەنووسی سەرکەوتوو دەبێ هوشیار بێت زانا بێ شت بزانێ اعتماد بکات سەر وەسایق و دەکیومنت و مەسادیر نەک هەروە لە خۆی لە قسە بکات پاشان ڕاستگۆ بێت ڕاستیەکان بڵێ بە جانبی سەلبی و ئیجابیەوە دەم پاک بێت